دەبێتە سڵاو خۆشحاڵم لە وێزگێژی تری کاری میدیایمە بە بەرنمەیەکی نوێ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بەیەکەکەمەوە. هەڵبەتە ئەمەیە کورتێکی کورد لەسەر بەرنمەکە باسکەم دەروون و دیاردا بەرنمەیەکی نوێی ئەم کەناڵەیە. باسی ئەو دیاردە نەشیاوانەی کۆمەلگاکەین کە وەک لە پرۆمۆکەشا باسمان کرد لە ژێر فشاری سیاسی ئاخنکاون لە وڵاتە. نامەوێت زۆر باسی ناوڕۆکی بەرنمەکە بکەم تا خۆتان بەرنمەکە بینن. بەرنمە یەکەمان لە ئاودەسەوە دەستمان پێ کردو بە میوانناری پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی مامۆسای زانکۆ، ئاڤانجاف ڕۆژنامەنووس و چالاکوان، دکتۆر مەهدی خالیت پسپۆری جومگە مامۆسای زانکۆش، حاجی ئازاد مجەوەر. بەر لە دەستپێکردنی بەرنمەکە بە پاکەجێک ببینین و ئەو کاتە دەسەکەین بە قسەکردنی زیاتر لەسەر پرۆژەکە. فەرموو. پێدەچێت لە دنیای ئێمەدا ئاودەست جگە لە ناوەندێک بۆ بەتاڵکردنەوەی پاشەڕۆی مرۆڤ و دەردانەوەی پاشماوی خۆراک ڕۆڵی ناوەندێکی تریش دەگێڕێت بۆ دەربڕینی خەیاڵ و حیکایەتە بەدینە هاتۆکان و ترس و هیوا و ئارەزوو ڕق و تووڕێیەکان. ئەم تۆڵە خۆ دەرخستنەی تاکی ئێمە بە تایبەتی لە ئاودەستی قوتابخانەکان و مزگەوتەکاندا بەڕوونی دەردەکەوێت. بەتاڵکردنەوەی ئەم خەیاڵە لە ڕێگای نووسین و کێشانی هێڵ و وێنە لەسەر دەرگا و دیواری ئاودەستەکان ئاماژەی دەرونی و کۆمەڵایەتی و تەنانەت سیاسیش لە خۆ دەگرن. هەندێک جار جگە لە نووسین کار دەگاتە شوێنێک کە تاکەکان پاشەڕی خۆشیان خاوێن ناکەنە و بۆنی ناخۆشی ئاودەست و مزگەوت و قوتابخانەکان بەشێکی زۆر لە فەرمانگەکانی دەوڵەت بووە بە دیاردا. ڕەنگە لە کۆمەلگا داخراوەکاندا تاکە شوێنێکە خەڵکی هەست بکات خاوەن دەسەڵات و ئازادی سروشتی خۆیەتی ئاودەست بێت. بە تایبەت ئەو شوێنە گشتیانەی تاک بە مڵکی خۆی نازانێت. ئاودەست پانتاییەکە هیچ دەسەڵات و سانسۆرێکی لەسەر نییە. بەم هۆیەوە تاک هەرچی بکات و هەر چیرۆکێک بنووسێت بیخاتە سەر دیوارەکان بەجێی بێڵێت کەس ناتوانێت لێپێچینەوە و چاودێری بکات. شوناسی بنووس هەرگیز دیاری ناکرێت، بەڵام پەیام و حکایەتەکانی بڵاو دەبنەوە. لەم نێوەندەدا گزارشتی سکسی و بابەتی تاکە کەسی و ناوزڕاندنی کەسایەتیەکان و پرسی گەندەڵی پلەی یەکەمیان گرتووە. لە دنیای دەرەوەدا جگەلەوەی ئاودەست بایەخێکی تایبەتی پێدەدرێت، لە هەمان کاتدا لە چەندین وڵات چێشتخانەیان لە شێوی ئاودەست کردوێتەوە و چەندان فۆرم و دیزانی ناوازیان داهێناوە. هۆکارەکەش بۆەوە دەگەڕێتەوە کە بە بایەخەوە لەم شوێنە دەڕوانن. بینیتە دکتۆر یەکسەر با دەست پێ بکەین. تاوالێت سەقافەتێوێ بەکارهێنانی تاوالێت سەقافەتێوێ بە ناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان سەرەتا پیرۆزبایی لێ دەکەم لە یەکەم ئەڵقەی بەرنامەکەت بەرنامەی دەروون و دیاردا. هیوادارم سەرکەوتوو بی کە لە کەناڵێکی نوێ بە شێوازێکی نوێتر و لە شارێشتر پێشکەشی دەکەی. هیوادارم بینەرانت لە بەردەوام و لە زۆر بوونابێ. بەڵێ دیارە هەموو شتێک ڕۆشنبیری و وشیاری خۆی هەیە. ئەمە بابەتێکی زۆر هەستیارە لە بەرزی پێویستی بە ڕۆشنبیری هەیە، چکە پەیوەندی بە تاکەیە، لە هەمان کادا پەیوەندە بە خێزان و لە هەمان کادا بە کۆمەلگا و دەتوانم برێ بە سەرتاپای زیان. کەواتە شتێک پەیوەندی بە تاک و بە کۆمەلگا و بە جیهانە هەبێ دەبێت ڕۆشنبیری خۆی هەبێ. نەک تەنها ڕۆشنبیری خۆی
بەڵکو وشیاریش لە تەک ڕۆشنبیری و لە ئاستێکی بەرزدا بێ ڕەنگە بڵێ بۆ چکە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی تاکەوایە بە لایانی تەندروستەکەی لایانی تەندروستی واتە ژیان کەواتە بتەوێت یەشێک ژیانێکی تەندروست ژیانێکی گەشتبین ژیانێکی ڕێکوپێک کەسێکی بە بەرهەم و داهێنەر دەبێ ئاو دەستخانەیەکی پاک و خاوێنی باشە کورت هەڵبەتە فەلسفەی دروستکردنیە بەرنامەیە لەوە هاتووە کە خوا نەخواستەوە نیە ئێمە خۆمان کەم بکەینەوە و میلەت و ئای بۆ ئارەکانی خۆمان دەرخین بەڵام زەروریشە ئای بۆ ئارەکانی خۆمان باسیکەنیتر لە جاتیوە ڕخنەمان لێ بگیرێ تاچی کورت سەقافەی بەکارهێنانی تاوالێتی هەیە هەڵبەتە بەگشتی ناڵێ ئەگەر بەگشتی ڕێژەکە وەرگری من دەرێم نەخیر تەنانە لەناو ئاسە ڕۆشنبیرەکە من ڕخنەم هەیە لەبەرچی چکە لەو شوێنانەی کە ئێمە ئەو دەستخانەکان دەبینین لە ئاستی بەرزیشە ڕەنگە تۆ دوایش لە ڕیپۆرت و شتاواتە بێ من بەس پێش دەکەم لەبەرچی چکە لەبەرەوە من کەسێکم لەسەر ئاستی ناوە و دەرە وڵات شوێنم بینیوە بەڕاستی دەوەستی سەر تاک ئایا تاچی کورد لەو ئاستەیە من دەرم تا ئێستانا بە هەموو چینەکانەوە لەبەرەوە بەگشتەکە وەرەگرن ڕستە لەسەر ئاستی تاک ڕەنگە کەسانێکە بێ من یەشێکم لەوە ناسما و دەستخانە تا پاچینەکەم و ئیزا دەست دەگەینم بە پێش دەست بە ئاگەاندن من لە دەست شۆرا دەست دەشۆم ئیزا لە کۆتاییش ئاڤان خان هاشتاگێکە دروست کرد بە ناوی تاوالێتی خاوێن لە تۆڕی کۆمەڵایەتی باش گاڵتەیان پێکردی بەشێکی زۆری خەڵ ینی بەشێکی زۆری فانەکانێ با بڵێن ئێمەش تاکیدم لە پرۆمۆی ئەم بەرنامەیە و لە پێشترا تۆزێک گاڵتەشیان بە ئێمە کرد لە بڕووی بەشێکی خەڵک پێی وایە ئەم بابەتانە بابەتی باسکردنی هەم لەسەر هاشتاگەکەی خۆت هەم لەسەر بەرنامەکە هەم لەسەر تەوالێت چی تێ دەست خۆش من کە ئەو هاشتاگەماندانە هاشتاگی توالێتی خاوێن تەپان کۆمەڵێک چالاکوان بووین ڕۆژنامە نووس بین نەک تەنها لە هەرێمی کوردستان لە ناوچەکانی خواروی عێراقیش ئەوان بە هاشتاگەکە بە زمانی عەرەبی هەیە ئێمە کە دەست یەکەم پۆستم کرد بینیم خەڵکێکی زۆر ینی بە جۆرێک سەرزەنشتت ئەکا ئەڵێ ئەرێ کێشە نەماوە بابەت بڕاوە تۆ هاتی باسی توالێتی پاکەکەیت ینی هەم کۆمنتانەیە خودم قسانە هیچیان منیان سار نەکردەوە تا ئەمڕۆ کە لێرە قساکەم خەڵکێکی زۆر زۆر بەدڵخۆشیەوە بە هاریکاریەوە هاتۆتە پاڵ ئەوەی کە ئەبێ بەیەکەوە کار بکەین بۆ هۆشیارکردنەوەی تاکی کورد بۆ گەیاندنی ئەو پرسە وەکو پرسێکی پەیوەندیدار بە تاکەکان یەکتری وشارکەینەوە بۆ بەکارهێنانی بەڵێ پێویستمان بەم هەڵمەتە هەیە و فراوانتریشیکەین من دڵخۆشم کە تۆ بەرنمەیەکت هەیە و دڵخۆشم بەشێکی زۆر کە لە سەرەتاوە وا ڕوبەڕووم ئەبووە کە من کارێکی خراپم کردووە تەنانەت هاوڕێکانم کە ئەمبینی ئایانوت ها چییە بابەت نەماوە توالێت تۆ ڕۆژنامە نووسی بەڵام ئێستا خۆیان ڤیدۆم بۆ ئەنێرن خۆیان شتی جوان ئەنێرن ئەڵێن ها ئەمە توالێتی فلان ماڵە زۆر جوانە ها ئەوەی فلان ڕێستۆرانتە ئەها ئەوە هی فلان وڵاتە خۆشحاڵم کە لە دەرەوەی وڵاتی گرتم بۆ ئەنێرن یان لە ناوێڵە ئەڵێن ها ئەوە جیاوازیەکانە باشە دەست خۆش دوایە مەسەر بابەتێکی تر دکتۆر بەخێربی بەشێک لە دوایەوەی کە سێرچم بۆ بەرنامە کرد بەشێک لە خەڵک پیان وایە جۆری تەوالێتەکانی ئێمەیان با بڵین تەوالێتی شەرقی تەوالێتە تەختەکە با بڵین ئەڵێن ئەو تەوالێتە هۆکارە بۆ پیس و پۆخەڵکردن بەکارهێنانی و ئەمێ لەسەر دیوە تەندروستەکەی تەوالێت بەگشتی قسە بکەی و لەو سەقەتی بەکارهێنانەی ئێمەش سەمان بۆ بکەی هۆکار ئەوەیە تەوالێتەکانمان خۆی هۆکاری پیس و پۆخەڵین یا ئێمە خۆمان پیس و پۆخەڵین و نازانین بەکاری بێنی سپاس کاک دەرون دەست خۆشبی ئەینی ئەو قسەم دێتەوە ینی زۆر جار کابرات دەڵێ شایی نازانی دەرێ عارت خوارە خەڵکی جوایە ینی ئێستا بەخۆیەوە تەمان ناکەوت ئەو گرفتە لە ئاودەستەکە خۆی نییە بەڵکو لە وشیاری تاکەکانە لە چۆنەتی بەکارهێنانی تاکەکانە ڕاستە لەوانەیە زۆری ئاودەست مەسەر ئاودەستی شەرقی لەگەر هی غەربی لە ڕووی بۆن و خاوێنی ئاودەستی غەربی خاوێنترا ڕاستەوە بەڵام ئەمە دەبینین ئەوانەی کە ئاودەستی غەربیش بەکاردێنن کە ئەگەر کەسەکە و تاکەکە ڕۆشنبیری نەبوو نەیزانی چۆنی بەکاربێنی فەرقی نییە کەواتە یەکەم شت لەسەر تاکەکە دەوەستی ئایا ڕۆشنبیری بەکارهێنانی هەیە یانە ئایا بەشتێکی زەڕوری دەزانین لە ژیانی خۆیانە پێت باش هێمان بابەتەمان و ڕوژانوە
بێگومان یان ئەو لە عیبە. گرفتەکانی کاک دەروە من زۆر تووشێ و گرفتەی دەبم بە تایبەت لەو کەسانەی کەوا بە تەمەنن ئەوانەی کەوا گرفتەکانی جمگەکانیان هەیە بە تایبەتی ئەوانەی کەوا گرفتیان لە جمگەی ئەژنە و با بڵێن بڕبڕی پشتیان هەیە پێی دەڵێم مامەگیان دایەگیان پێویستە ئاو دەستەکەت بگۆڕی ئاو دەستی غەربی بەکاربێنە شەرقی بەکارمێنە دەڵێ هەموو شتێکی بڵێ بەسەوە پێمەڵێ لەبەرچی ئەخرەوە پیسە تاوان یەک لەو گرفتانەیە دەڵێ ئاو دەستی غەربی پیسە لەبەر چ پیسە بە حساب وڵا پشکم پێ دەکەوتەوە جلم پیس دەبی مەسەلەن بەو شێوازەی ئەگەر ئەو مقارنەی بکەین تاوان ئاو دەستە شەرقیەکە پیسترا ڕاستە هەڵبەتە بۆ باسە مامۆستا عەبدوڵڕەزاق بێرکۆتی تۆزێکی تر وەرەگرین لەسەر ئەو بابەتە چکە بەشێک لە هەڵبەتە خەڵکە دینارەکانیش تۆزێک پیان وایە تاوالێتی غەربی لە ڕووی دینی ئەوەش گرفتەشی دەکەیە صحیح نییە زاروێ ئەو تووشێ و گرفتەش دەبین دەست خۆش حاجی جان بەخێربی پێغەمبەری خوا فەرمێ النەزافەة من الإيمان زانی ئەوە بڕیاریاندا فەرمودەنیە قەولە وەکو وتەیەکە باش وتەیەکە جوانە بەڵێ پاکخاوێنی لە باوەڕەوەیە پاکخاوێنی لە باوەڕ باشە وەڵام من لە مەکتەب قوتابخانە واخوێنمەی تر ڕاستکردنەوەی ئاگادارین جەناب مجەوریەکێکی لە مزگەوتەکانی شاری هەولێر کە ئەگەر ئیحسایی بکەیت بەشێکی زۆریە و سەردانکەرانیەنە مزگەوتەوە نوێشکەرەکان نوێشکەرەکان هەڵگری ئەو ناون ینی هەڵگیری ئەم ناون بەس وەکو پاک و خاوێنی باقەت ئەمە وەچی باسمان کرد لە زۆر مزگەوتە ئەمە بەشداریمان کردووە ینی نازانم ئەو خەڵکە کە دەچی نوێژ دەکاتن پاشەوەی کە دەست نوێژ دەشوە ینی کاکە ئاو هەیە خۆ ئاو لەسەرە تو نییە تو ئاو دابین بکەیت ئەو بەخۆی مزەخات دابین دەکا ئەو کابرای کە مەسوولی مزگەوت تێ دابین دەکا یعنی دری نایە مەسینەگا پڕکا پاشەڕەوەکەی خۆی پێخاوێن کاتەوە دەیانزار مەشاکلمان ئێوەمانان احترامان ینی ئێوە وەکو هەرکە دینەکە وەکو واجبە دینەکە ئێوە خۆتان مەرتاحن بۆ کاریکەن بەڵام ئێوە پاشەڕۆکانیان پاکەنەوە بەڵێ بە دەیانزار ئەو ڕۆڵای مامۆستاچی نیوەڕۆ باسی ئەو بەرنامەمان گوتمان دوای نیوەڕۆ بەرنامە چوامانەیە چ تێ بەنسبەت ناو مزگەوتەکە دوتی وەڵاهی گولەی دۆشکەم ناو ئەو دۆستەی ناکتە دەرێ گولەی دۆشکەی بە معنای کێم ناو ئەو دۆستەی ناوتمە دەرەوە قسەم لەگەڵاکە نیوەڕۆ بەخوای خوا خراپتر نەیە مامۆستا عەبدوڵڕەزاق بێرکۆتی وەرەگرم چکە بەشێکی زۆر خەڵق قسە لەسەر ئەوەکەن کە عەلا ئەساس تاوالێتی غەربی برێ ئاو دەستخانەی ڕۆژ ئاوایی و ئاو دەستخانەی ڕۆژهەڵاتی بە زمانە پەتیەکە ئەسکەرە بەرە پەتی لێ دانیشە تکا دەکەم بڕک بە کوردی باشە مامۆستا جان ئێوارە و باش سڵاو لێبێ پرسیارێکم هەیە بەشێکی زۆر لە خەڵکە دینیەکان و خەڵکانی کە نوێژەکەن پێیان وایە کە تاوالێتی ڕۆژ ئاوایی با بڵێن غەربی بەرزەکان لە ڕووی سەحی و لە ڕووی دینیشەوە مرتاح نین و پێیان وایە کە دەستنوێژ لی دروست نییە ئەمە وایە؟ بەڕێزان سڵاوی خوا لە هەموو لایەک بیتن بەنسبەتی بێ ئەدەبینە بێت ئاو دەست کەوا لە شەرع ناوی هاتووە لە فقی ئیسلامی کەوا بابێکێ بە ناوی باب الخەلا واتە چۆنیەتی چوونە سەر ئاو دەست کە هەموو لایەک پێویستمان پێیەتی پێغەمبەری خۆشەوی صلی الله علیه وسلم لە چەندە حەدیث باسی چوونە سەر ئاوی کردووە هەروەک دەفەرمێ بە پێی چەپ بڕۆن بۆ ئاو دەست و بە پێی ڕاست وەرنە دەرەوە ئیتر ئەوە کە کاتێک خەلا بووە واتە خەڵکانێک چوونەتە دەرەوە بۆ سەحرا بۆ سەر ئاو دەست دوای ئیتر بووەتە ئاو دەست ئێستا ئاو دەستی شەرقی و غەربی پەیدا بووە ئاو دەستی شەرقی هەروەکو عادەتی خۆمان ئاو دەستی خۆمان کەوا خەڵکانێک کەوا پێیوە پابەندن بەڵام ئێستا ئاو دەستی غەربی پەیدا بووە لە زۆر کات دەبینی دەستی شوێنێک کە ئاو دەستی شەرقی لێنیە غەربی زۆر کەسەیە تووشی وەسوەسە دەبێت ئایا لێی دانیشی لێی دانەنیشێ دەگەڕێت لە دوای ئاو دەستی شەرقی ئاو دەستی غەربیش کەوا ئەگەر بە پاک و خاوێنی پاک بێتن خاوێن بێتن کە دای دەنیشی زۆر تەبیعیە وەکو ئاو دەستی شەرقی وایە پاککەرەوەی تێدا ئاوی تایە کە خۆتی پێ پاک دەکەیەوە تەنظیفێکی جوان دەکاتن بەڵام پێویستەکەوە لێی ڕابین بۆ ئەوەی وەستوشی ئەو وەسوەسەیە نەبین بڵین وەڵا پاک لیان وایە ئاو دەستی
غەربیش وەکو ئاودەستی شەرقی وایە بەڵام ئاودەستی غەربی ئەوەیەکی هەیە وەکو ئێمە دەبینی ئینسانێک نەخۆشە ناتوانێت لەسەر پێدانیشە دەبینێ بێ لە ڕووی زەنابتن قادەی بۆ دانێ یان دەبینی منداڵ کە منداڵە هێشتا پێی نەگرتووە قادەی بۆ دادنەی نەخۆشی کە پیرەمێردێک کە پیرێژنێک کە ناتوانانی لەسەر پێیەکانی دانیش دەبێت قادەی بۆ دەن ئاودەستی غەربی ئاوایە وەکو قادەکە وایە بەڵام لە ژێرەوە ئاوی هەیە بۆ خۆی دوگمەیەکی کە دای دەگری والله ئەعلەم ئیتر پاکت دەکاتەوە و وەسوەسەی پێویست بە وەسوەسە ناکات ئەویش وەکو ئاودەستەکەی تر وایە و پاک دەبیتەوە وەکو بۆ هەموو ئینسانێکەوە دەتوانێت بەکاری بێنێت بە پاک و خاوێنی بەڵام ئەگەر پاک نەبێتن وەکو ئاودەستە شەرقیەکە شەرقیەکەش کە پاک نەبێتن ئینسان دەبینی بێزی نایە بچێتەوە جۆرە ئاودەستێکەوە پیسە ئاودەستی غەربیش بەو جۆرە دەبێت پاک بێتن بۆ خاتیەوە ئینسان بتوانێت لەسەری دابنیشێتن والله ئەعلەم ئەو وەڵامێک بۆ بەڕێزانی کە وەسوەسەیان هەیە لەسەر تەواڵێتی شەرقی و غەربی هیوادارم وەڵام بێت دکتۆر قسەیەکەیە خەڵکی ئێمە یعنی کاچێتە تەواڵێت بەدەر لە بەتاڵکردنەوەی خۆی لە ڕۆ پاژماوەی خۆی لە ڕووی سەحیەوە پاژماوەی فکریش ئەبینی مەسەڵەن بەڵام بە دیوە خراپەکەیە بەڵێ بە پێچەوانەوە ڕەنگە بە دیوە باشەکەشی تیابێ من خەڵکم بینیوە بە دیوە باشەکەیە قسەیەکەی خەڵک دەرێداهێنان ئیلهام لە تەواڵێتەوە بەڵێ ئەندێشە و لەوێ دێ خۆی باشە باسی ئەویان ناکەم باسی ئیلهامە خراپەکەیان نەکەم کە بینی لەسەر دەرگای مزگەوت لەسەر دەرگای شتەکان مەبەستا بەڵێ بەڵێ بەداخەوە بەپێی سەردەم دەگۆڕێ دەروون ژیان ینی لەو سەردەمانەی کە شەڕ و شۆرە بڕۆ ئەو دەستخانەکان تەمەشا دەکەی دروشمەکان هەموو ڕامیارین باسی شەڕ و شۆر دەکەن لە سەردەمێنێکا کە باسی دڵداری و ئەشقا سێری ئەمە دەکەی یان هەتەنانە شوێنەکە گەڕەکەکە شارۆسکەکە بە شارۆسکە دەگەڕێ من زۆرم تاقیێن نمونە وەرگرتووە ینی بۆ نمونە ئیدی شەقلاوە نووسینەکانیان جیاوازە لەگەری ناو شاری هەولێر یان بڕۆ تووشیە ینی برادێک ئەمڕۆ پێشەوە بێم لە زانکۆ گفتگۆم لەگە کە گوتی وێنەشم گرتووە تەنانە گوتی لە وڵاتانی دەرەوە گوتی بەس لە تورکیا بینی و مەشتی وا هەیە ینی بەپێی ئاستی ڕۆشنبیری تاکەکان لەو شوێنانە لایەنە خراپەکان بەس بەداخەوە ینی بەڕاستی هەز دەکەم ئێستا ڕەنگە کەمتر بوو بێ لە هەندێک شوێن لە هەندێک شوێنش لەبەرەوەی ئاستی ڕۆشنبیری وشیاری تۆ باسی وشیاریت کرد باش ئایا دەزانی وشیاری بە هەموو جۆرەکانیەوە وشیاری تەندروستی پەروەردەی کۆمەڵایەتی ئاینی هەمووی لە ئاستی پێویستانی لەناو کورد ینی بەداخەوە بۆی ئەمەش بەشێکە لەوە هەتا واسە بەرز نەکەین وێستا ئەم بۆ دەستخۆشی یەکەم بەرنامەم لێ کردیت هەنێ ئەمە ئاستی تاکشی کورد بەرز دەکاتەوە دیاردەیەکدارین هیوادارین تاسیرێک جێبێڵێت کاریگەری دەبێ برێونەری بەڵام ڕەنگە پێویستی بە چەندان بەرنامەی ترەیە من دەرمەوە لە کەناڵەکەی تو پێویستە لە کەناڵەکانی تریش چونکە هەر تەلەڤیزیۆنێک بینەری خۆی هەیە من تەنان دەرم پێویستە لە رادیۆکان سمینار کۆڕ چاوپێکەوتن هاشتاک ئەو بەڵێ ئەوە چالاگوان و بۆ ڕۆژ یعنی بەڕاستی پێویست هەموو تاشیر لای خۆیەوە ڕۆلی خۆی ببینێ ئەمە بە تەنها دام و دەستگایەک ناکرێت باش ئێوە هەمووکو چالاکوان باسەکەم هەمووکو ئافرەتیش بۆچی ئافرەتی کورد بە شەرمەوە باسی تەواڵێتەکات یعنی بۆ نمونە من لە هەندێک شوێن نابووم مەسەلەن شەرمی کردووە کچێکە ویستێتی بچێ بۆ تاوالێت بۆچی شەرمیوێت تاوالێت من پێم وایە ئەمەش ڕێگە کللتوریەکەیە ڕەنگە مامۆستا زیاتر لەمەیە قوڵ بۆتەوە تۆ لە وڵاتە کە ژنیت کە کچیت زۆر شت بۆت بڤەیە بۆت عیبە بۆت نەهی لێکراوەکە خۆمان دروستمان کردووە ئەگینا هیچ ئەست و ئەساسێکی نییە من خۆم زۆر جار ڕوبەڕووم بۆتەوە لە تەمەنێکی زۆر مناڵی فێری ئەوە بووم ئەمەش پێداویستیە ئاساییە کە پێویستم بە توالێت بوو دەبێت بڕۆم بۆ توالێت دەست هەڵ بڕم لار شوێنێکی تر بێ بەڵام جگە لەوە لە کوردستانە بەداخەوە لە کۆمەڵگە ئێمە نەک ئێمە ژنان شەرم ئەەکەن دووسێ جاروتی تۆ کەژنی مەبەستیانی ئێمەی ژنان نەک ئەگەر شەرمی ژنەکەین و پێویستمان بە توالێت بێ بەڵام توالێتمان دەست ناکەوێ زۆر جار تۆ ئەچیتە بازارێک ئەچیتە شوێنێکی گشتی کە بەداخەوە ئێمە هەرێمی کوردستان گەشە سندێکی باشی بەخۆیەوە بینیوە بەرزەف پردی جوانمان هەیە شەقامی جوانمان هەیە بەڵام خۆزگە لەگەڵ ئەوەشا بیرمان لەوە ئەکردەوە چەندین توالێتی لەولای بیستم بینای گەورەی حکومی دەروون ژیان ئێمە لە زیاتی باڵاخانە بنیاد بنین دەبێ بەڕاستی مێش بنیادی عقلی دەبێ ئاسۆ و مێش
بنیاد بنێن و ئاسۆی فرەوانکەین ئینجا بۆ تەواوکەری ئاڤانخان لە وڵاتانی پێشکەوتو کە نەخشەی خانۆک دادنین یەکەم زار دەزانی بە دەبریۆسی ئاودەستخانەوە دەست پێ دەکەن لە بەرسی چکە تۆ لەو شوێنێک کە دەست بەکارکردن دەکەی دوای خواردن و کاژمێرێک پێویستیت بەیە بیستم یەک پرسیاری لێ بکەم لە ناو کچانیشە با بڵێن لە ناو ئافرەتیشە کللتوری ئەم نووسینی سەر توالێت توشتە هەیە من کەمتر ئەیبینم لە ناو کچانە چکە خۆم بۆ نمونە لە زانکۆ بوومە یاخود لە زۆر شوێنی ئەو شوێنانە کە چوومە بۆ توالێتی کچان نەمبینیوە بەڵام کوڕانیش بۆ کچانی ئەنووسن من زۆر جار باشە تۆ بەڵام من ئەم ڕۆژە لەمەیە تووشی سەرشڕمان بم لە میانی کارکردن بۆ هاشتاگەکەم زۆر کەشتیان بۆ ئەناردم بۆ نمونە نووسراوە خۆشەویستەکەم بیر دەکەم لە توالێت بەڵام ئەم خۆشەویستە لە ژیانیا سەر ناکە بە توالێتی پیاوانە تۆ ئەم پەیامە بۆ چۆ ئەگەیەنی ینی ئەمە لە لای من هینەیان زۆر جار لەسەر توالێتەکە جنێوی بە بەرپرسەکان داوە بە پارتە سیاسیەکان آخر ئەزیزم نە ئەو بەرپرسە سیاسی ئەچێتە ئەم توالێتە نە BBC و یا هەر کەناڵێکی تریە بۆ تەسویر بەڵام بیرێ نەچێ هەندێک شۆڕشی بچوو بچووکی ژێ لە جیهانە لە توالێتەکانەوە بەڵام ئێمە قۆناغەمان تێپەڕاندوێ سە سەردەمی سۆشیال میدیا تۆ پەیامێکت هەیە وەرە لە پۆستێکا بینووسە ئاڤانخان بۆ ڕوونکردنەوە بۆ پژگیری کاکدەوەن یەک خولەک جان دەروون هەیە دەروونجان هەیە بە بەرنامە کە ئاودەستخانەکان بەکاردەهێنن بۆ ڕاگەیاندن و بۆ زاردان بۆ لایەنە هینەکە نەدووە ڕەنگە هەڵوەک و هەڵمەتێک هەڵمەت زاری وایە هەڵمەتێک لە هەموو ئاودەستخانەکان بەشوێنێک بە بەرنامە باشە دکتۆر ناوی یەک نەخۆشیم پێ بڵێ کە لە نەتیجەی ئەو پیس و پۆخەڵیە نەخۆشیێکی زەق کە لە نتیجەی ئەو پیس و پۆخەڵی بەکارهێنانی تاوالێتە تووشی ئینسانە بێت بەخۆی مۆزوعی پیشپۆخڵیەکە لایانی تەندروستی زۆر باڵێنتیها بۆ هەندێک هەوکردی بەکتری تووشی ئەو کەسە دەبی بەڵام زۆر جار مۆزوع بۆنە ناخۆشەکەیە بەڵام گرفتەکە چۆنێتی بەکارهێنانەکەیتی یعنی ئێسامە گە باسی لایەنە تەندروستەکەی بکەین چونکە ئێستا زۆر جار دەبینی زۆر خەڵکەیە لە ناو شوێنێکی زۆر پیسیش دەژی زۆر ئاساییشە لای لە ڕادێ لەسەری ڕادێ زۆر کەسی ڕادێ لەگەڵ ئەو حاڵەتش ڕادێ بەڵام مشکلەکە گرفتەکە لەوێ زەوق و سەلیقەی ئینسانەکەی لە چی لێ دەکەی زائیدەن چۆنێتی بەکارهێنانەکەی و گوتمان ئەمە با بڵێن بە بۆنەی پسپۆرەکەی خۆم ئەم زۆرترین ینی با بڵێن تەرکیزم زیاتر لەسەرەوەی چۆنی بەکاردێنی بۆ جمگەکانت بپارێزی هەتا ژیانی خۆت بپارێزی ڕاست ئەگەر نا با بڵێن نەخۆشیش دیاریکراومان هەبی لەبەر ئەو بۆنەی توشبی ناوە زەوق و سەلیقەی ئینسانەکەی تێدەسی ژانە سەر لەوانەیە بگریت تووشی زۆر شتی دیکەداهێنانی دەکەن ڕاست نەخۆشی کۆنتاکتی بەشێکی زۆری ئیلهامی نووسەرە گەورەکان مەسەرەن کەمیان هەیە لەسەر تاوالێت نەینووسی بێ و لەسەر تاوالێشتی بۆ نهات بەڵام توالێتەکە پاک بوو بێ تاوالێتەکە پاک بوو بێ و خاوێن بوو بێ و تەنانە لە ڕووبەریشەوە خەریکە و تاوالێتاکەین بە پرۆژەی مەطعەمەکەی کە لە راپۆرتەکە بینیمان هیوادارم ڕۆژەکە یەک راپۆرتمان ئامادە کردووە لەسەر ئامارێکە بەگشتی لەسەر تاوالێتەکانی جیهانیان هەولێر جیهانە راپۆرتێکی جیهانیە ئامارێکی سەیری تایە کە بەشێکی زۆر لە خەڵک با من باسی نەکەم کە بەشێکی زۆری خەڵک یانی نزیکی 2 ملیارد لە خەڵک کێشەی ژووری تاوالێت یانی هەرکە نیانە کە ئێمە هەمانە و ئاواش بەکارێنین بابینێت. ساڵی 2001 نەتەوەیە گرتوەکان ڕێکەوتی 19 تشتین دووەمی هەموو ساڵێکی بە ڕۆژی جیهانی ئاودەست دیاری کردووە بەڵام بەشێکی زۆر لە کۆمەلگا داخراوەکان ئەم یادە ناکەنە و بە شەرمەوە لێی دەڕوانن. لە ئێستادا کە بە سەردەمی شۆڕشی تەکنۆلۆژیا و زانست ناسراوە هەموو کەس هەڵپەیەتی ماڵێکی جوان و شوێنێکی ڕازاوی هەبێت کەچی زیاتر لە 2 ملیار کەس لە جیهاندا بەدەست نەبوونی ئاودەستەوە دەناڵێن و لەم ژمارێدا لە هەر دەکەس یەکێک ناچارە لە شوێنێکی کراوە دەست بە ئاو بگەێنێ. بەهۆی نەبوونی ئاودەست زۆرترین زیان بە ژنان و کچان دەگات و دووچاری گێچەڵی سکسی دەبنەوە. لەسەر ئاستی جیهان تەنها لە 39 خەڵکی ئاودەستەکانیان بە تۆڕی ئاوەڕۆ بەستراوەتەوە. هەروەها زیاتر لە 100% خەڵکی جیهان ئەو خواردانە دەخۆن کە بە ئاوی پیس ئامادە دەکرێن. بەهۆی ڕەوشی ناتەندروستیەوە ساڵانە 280,000 کەس بەهۆی سکچوونەوە گیان لەدەست دەدەن کە هۆکارەکەی بۆ ژمارەیەک نەخۆشی و پەتا دەگەڕێتەوە
کە یەکێک لەو هۆکارانە تێکەڵبوونی ئاوڕۆی ئاودەستەکان و ئاوی پاکە. هەر بەپێی داتای نەتەوە گرتوەکان بەهۆی نەبوونی ئاودەست و خراپی هەڵومەرجی تەندروستی و ئاوی پیسەوە ساڵانە نزیکەی 260 میلیارد دلار زیان بە جیهان دەگات. هیندستان یەکێکە لە وڵاتانەی کە خاوەن هێزێکی ناوەچیە لەسەر ئاستی جیهان، بەڵام لە نەبوونی ئاودەست بۆ هاوڵاتیانی لە لووتکەدایە بە جۆرێک 880 میلیۆن کەس بەدەست نەبوونی ئاودەستەوە دەناڵێن. لە هەرێمی کوردستان و عێراق بەهۆی فەرامۆشکردن و ژێنەدان بەم بابەتە هیچ داتا و لێکۆڵینەوەیەکمان لە بەردەستدا نییە. لە ڕووی حکومیشەوە بەداخۆ لە وڵاتە حساب بۆ تاوالێت نەکرا و هیچ داتایەکمان نییە کە هەیە نییە چەنە زۆرە کەمە هەر چۆنێکە. حاجی ئەو راپۆرتە و بینی وێنەکانی شێبینی تاوالێتە پیس و پۆخەڵەکانی شێبینی کاتێک تۆک و خزمەتگوزارێکی مزگەوت وەکو مجەورێک تاوالێتێکی پیسە بینی یا ئەو تاوالێتانە بینیت هەڵبەتە هەمومان کە ئیشەکە لە بژێرین عشقی ئیشەکە بین حەزمان لە ئیشەکەی بەڵام ناخۆشیشە تۆ ئیشی کەسێک بکەی کە ئیشی کەسێکی ترە کە بەر تاوالێتێکی ئاوا پیس و پۆخەڵەکەوی من ئێمە دەرەوە لە تاوالێت پاکم نەکردێتەوە بەر هەستە لە ناوە چۆنە کاک دەرنجان ئەمە لەو هەفتەی ڕابردوو لە مزگەوتیمە یەک لە مرافقەکانمان ئاودەستەکانمان عەفوان لە مامۆستا دەبێن ئاودەست ئەو ئاودەستە تەبعەن کە دەرگای پێویستە کردمەوە باوەڕ بکات و بدی بالەوانە یەک مانگ نان پێ نەخورا باە بەداخۆ یەک مانگ نان پێ نەخورا ئیدی فلاشێکمان هەیە و فلاشەمان هینە لێمدا 5 دقە ڕاوەستایمە ئەجە بە فلاشەکەی تەواو ساف نەبووە یعنی مامۆستایەکی ئاینی جارێک لە خودۆی باسی کرد گوتی ئەمریکا لە قارەی خۆی سارۆخیداوێت لەسەر هەدەفی خۆی دەدا یعنی مەعقولە گوتی بینی لە مەترێکە یعنی نەک مەترێک 20 سانتیمیش نابێت خوا دەستمی سانی لەگەر ئەو ئاودەستخانە باشە دکتۆر ئەم شتانە ئەگەر پیا و بێ بیخوێنێتەوە لە سەری کە ینی لی نازانی یعنی ئێستا تاوالێتی غەربی بەشێکی زۆری خەڵک لی نازانێت ینی مەسەلەن من ینی خۆشمان کە وەختی خۆی مەسەلەن تاوالێتی غەربی لە هەندێک هۆتێل وشتا هەبوو حساسێتمان هەبوو بۆی من ینی چوم سەیری یوتیوب شتم کریان ئەمە چۆن چۆنی بەکاریە چۆن چۆنی ئاو بەکارێنی ینی خەلە لە لەزانینەکە ئێمە نازانین دیخینە ڕەسەدەکۆ پێشە وەڵامی پرسیاردەمەوە ئیجار راپۆرتەکە دوو تێبینیمە بوو ئەگەر جێ لە یەکەم زار ساڵی 2001 ڕۆژێکیان تەرخان کرد بۆ ڕۆژی ئاودەستخانە جیهانی توالێت 7 ساڵ پێش 7 ساڵ پێش 2 ساڵ 3 ساڵیش بەیادی ئێوە دەینەوە یابان ساڵێکی گەورە گورانی تەرخان کرد بۆ ساڵی پاکوخاوێنی دەبووسیەکانی یابان ئێدەبا ئێمەش لە کوردستانە کاکە ئەگەر ڕۆژێکی تەرخان مرێم ساڵیش تەرخان ناکەی کورە مانجیش تەرخان ناکەی هەر ڕۆژێک بە ئەمە هەفتەیەک بیکەینێ پاکوخاوێنی ئەمە یەک خارێکی تر دوای دیمە سەر وەڵامەکەت تو آخر ئەمەش گرینگە باشە ئەمەش گرینگە تۆزێک باسی کرد تۆ ڕۆژێت چەند زار دەست بە ئەو دەگەینی خۆ بەلایکەمی 3000 ئەگەر بۆ پێی ژەمەکانی خواردن بی 3000 دەسی من 5 بۆ دانریم هەر زارێک 5 خولەک ئەوە 25 خولەک 25 زارانی 30 ڕۆژیکە بزانات دەکاتچەند لە مانجێک زارانی 12 کە بزانن لە ساڵێک دەکاتچەند لە تەمەنی ژیانتە دەزانێت تۆ لەوانەیە هەر تاشێک لە ئێمە ڕوبعی عمرێ لە تاوالێت لەوانەیە چەندان ساڵ بەس لە دەبرۆسی بەسەر دەبا باشە تۆ کەواتە ژیانت تۆ لە بەسەر دەبێت لە ناو ئاودەستخانەکانە بۆ شوێنێکی پاک نەبێ بۆ پاک و خاوێن نەبێ بۆ لەوێ ئەو ژیانە بەخۆشی بەسەر نەبیت یعنی هاتە مەڵخۆژیانی ئاسایشمان هەموو ڕۆژبینیە نیە مرۆ من تەنان لە زانخۆش باسم مرۆ با خۆی گەشتبین بێ با بەخۆی برێ کاکە من دەوڵەمەندی کەسم کاکە من تەندروستیم زۆر باش خۆت گەشتبین بە دەرگای ڕژبینەکان داخە باش ینی ئێمە مامۆسا بە نوکتەیە گوتی مامۆسا فەرمیێتی ئەمریکا لە دەریای سوورەوە ساڕوو هەڵیان لە ڕەسیدەکە ئێمە بۆ لە 20 سانتیمان لێ زای بۆستەگرێتەوە دەربۆچی بۆ پەروەردەکەمان سەقەتە لە پەروەردەی خێزان یعنی باش ئێستا کە زۆربەی مارەکان لی نازانینانی بۆی نازانین شەریفش دەکە با پێت بێم پەروەردەی سەقەتیە با پێ دەم پەروەردەی سەقەتی خۆ پەروەردەی سەقەتەوەنی خواردن و جلوبەرگ پەروەردەی سەقەت ئامادەکردنی تاکە بۆ ژیان باشە تا ئێستا لە پەروەردە گەشت بە کورتی مامۆسا کاتم بدی پرسیارە وەڵام قوربان گیان دەبێت لە ماڵەوە دایک یعنی ئێستا کە دایک و باوکەکان شەرم دەکەن بێن
ئاو دەستخانەی ڕۆژ ئاوایی بەکاربێنن باوەڕ بکە فێر بن قەت ناسە ئاو دەستخانەی ڕۆژ هەڵاتی ئەگەر بزانن خۆی چییە بەس ڕاهێنان هەتا هۆگری دەبن کە دانیشتی دەزانین چەند خۆشە بە تو بیجارە بەجێنێری ئەوەندە هەست بە ئارامی دەکەی کە دادەنیشی جگە لەوە کە تۆ پێویستێک لە پێویستیەکانی سۆس ینی لایانی فسیۆلۆژی جێبەجێ دەکەیت چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی تەندروستیەوە زۆر گرینگە مرۆڤ ینی جاری وا هەیە قەیسری لێ بێتە کونە مشک ئەگەر شوێنێک نەبێ خۆلێت زۆر گرنگە بۆیە بەڕاستی پێویستە لە خێزان دایک و باوک لە نێوەندەکانی خوێندن لەو تەلەڤیزیۆن و لەوانەوە پێویستە خەر وشارکەوە باشە لەوانەوە تۆڵی لە ناوەندی خوێندن و ناوەندە باڵاکانە هیچ سوورەی نییە دایک بابێ مناڵەکەی فێرکە وا دانیشە دە باشە بەداخەوە ڤیددیوەکمان حازرە بەداخەوە بەس دەڵێ ئاستی زۆر بەرز لە ئاستێکی زۆر باڵا لە ناوەندێکی هوەری و ڕۆشنبیری لە کوردستانە ناوەندێکی باڵا باسێریی ئەو ڤیددیوە بکەین من بەڕاستی بەداخم بۆی دکتۆر باسێریی ئەو ڤیددیوە بکەین ناوەندێکی باڵای هوەریە لە کوردستان فەرمو زۆر بەداخەوە لەم ڤیددیۆوە هەڵبەتە بەگشتی باسەکەی نەک لەسەر هەندێک دیاریکراونە سیرەکەی ئەوەنداوەندە هوەری و ڕۆشنبیرەکانمانە جەنابە پێش بەرنامەکە باسەکردوتە چوومەتە تەواڵێتەکانی پەرلەمانی کوردستان باشتر بوو لەویان چی؟ پاک و خاوێنتر بوو بەڵام هەر ئەوە بوو کە نیشانەکەی نەپێکا بوو وەکو حاجی وتی ئەوە پەرلەمان جەنابە باسە لە سلکە ئیداری و شوێنە حکوومیەکان کرد ئەوەش هەروە بێ ئەی یعنی ئێمە ئەم ڕۆشنبیرە لە چێ وەرگری چی بکەین؟ وڵا ئەوەی ستاکە بەداخەوە دەری شوێنشی هوەریە دەبیست زۆرە هوەرێکی لێهێن بکرێ هەر خەڵکیشی لێ بەرهەمە هێندێ بەرهەمێک و چدا هێنانێک دەبی ئەو بۆ ینی نازانم من زیێدە ڕۆی نەبێ دەروونژیان بسمە ماڵێک یەکەم زار سەری ئاو دەستخانەکەیان دەکەم ئەگەر ئاو دەستخانەکە و دەستشۆرەکەم دیت پاکە ئەو خواردنەکەیان دەخۆم ئەژینا نایخۆ پێوەرد بۆ خاوێنی ماڵ لای من ئەوە بسمە ماڵێک اینجا دام و دەستگایەک بەو شێوەیە بەڕاستی جێگای داخە ئەوە دەمان باتەوە بۆ سەردەمانێک لە چلەکان ئەگەر خولەکێکم بدەیتێ سەرپەرشیارکی پەروەردەیی بەڕێوەبردن مامۆستا مستەفا شعبانی خوا گۆڕەکەی پڕ و ناشیبکە مردووە وتی بەسەردان چوومە کەرکووک ئەو کاتە کەرکووکیش سەر بە هەولێر بوو وتی چوومە قوتابخانەیەک لە قوتابخانەکە کە دەستم دەست بە ئەو گەیان دەستشۆرەکەیان زۆر پیر وتی چووم چاکەتەکەم لە ژووری بەڕێوەبەر وڵات ژووری مامۆستایان بەدارێ ئەوە کرد هاتمەوە گوتی فەردەیەک گوش لا ئێمە لاولێت پێ دەرێن بۆ نییە بە عەرەبی وتی تەڕم کرد و هینم کرد پێم داهینا
حتا ئەو دەستشۆرە پاکم کردەوە بریقەی دەداوە گوتی چوم لە ژووری مامۆستایان دانیشتم هەر مامۆستایەک لە ژووری لە پۆلا دەرەسوو دەستی بشوە داهاتەوە دەرگوای چی ئەو دەستشۆرەی پاک کردوتەوە گوتی چەند مامۆستا دەرسون دەستیان پاک کردو هاتن دانیشتن گوتی وەڵام نەبوو کەس نەم وەڵام دەتۆ برێ منم کامیان داشم گوتم کۆبوونەوە بەڕێوە بەرش بان کرد وتم دەزانن ئەوەی ئەو دەستشۆرەی پاک کردوتەوە بەندەیە گوتی هەبوو سەرەن هی نەخواری باشە بەڕێوەبەر یاری دەدەر مامۆستایان خزمەت گوزار باسی ساڵی 1940 باشە ئێستا ساڵی 2010 یعنی 1970 ساڵ پێشێستاە ئەم نمونەیە ئەخوا بۆ ئێستا ئەم نمونەیە نەک هەر ئێستا پێویستە بەڕاستی ئێمە ئێستا هەموو بووتە تەکنۆلۆژیا خاوینکردنەوە خۆچی تێدایە خاوینکردنەوەکان هەمووی ڕەنگە ئاڤانخانە زیاتر بزانانی دەستکێشت ئامێری تایبەتت هەیە کلێنکست هەیە چەندین هۆکار و مادەی پاکەرەوەی زۆر باش تۆ باسی چیت کرد باوەڕ بکە نمونەیەکت بۆ دێنمە چوومە ئینگلستان لە ئینگلستان لە لەندەن سەردانی هین کرد یعنی لە پێشەوەی فڕۆکەکە هەستێ لە فڕۆکەخانەی لەندەن سێنم کە دەبلۆسی نووسراوە پیاوان ژنان خاوەن پێداویست تایبەت وتم باشم خاوەن پێداویست تایبەت ببینم زام لێرە چۆنە لەبەرەوە لە قوتابیان باز دەکەم باشە چۆمە ژوورەوە هەر درێ نەداهاتەوە بەزی بێری فرەوانیەکەی هەمووی بەدوگومە بوو ینی بەس پەنجەیەشی پێوە نیە بەخۆی سوورە شوێنەکانە باشە ئەگەر ئەوە لێرە هەبێت ئەزانین بەکاری بێنی کورای شوێنن ئێمە جارێ غەربیەکە نازانین دکتۆر سەقافەیەک هەیە هەر لە ناو میلەتی ئێمە بەڕاستی مەسەرەن تۆ سێرەکەی ژووری میوانەکە و 12/12 دڵمان پاکەیانی ژووری میوانەکە و 12/12 تەوالێتەکە و 1 مەترە لە کاتێکان لەو پەڕی ماڵێ بەڵێ لە کاتێکا مانگێک جارێک تۆ مەسەرەن جاریوایە میوانێکی بۆ ئەو ژوورێت بەڵام تۆ دەردی دکتۆر وتی ڕۆژانە 25 دقە لە تاوالێتەکەیە ئەم سەقافەتە چییە؟ دەرونجان شتشی مهمش پێ برێم ینی یەک لە گرفتەکانی دیکەی کاتێک تەمانەوە مەفروزە مهندسێک باسیە و دیزاینێ بکە لەوە شادڵمان پاکەوە مهندس کاکە درێن گردیمان لەگەڵ ئێستا مەسەر یەک لە گرفتانە دەڵێم مامە گیاندایە گیان پێویستە ئاودەستی ڕۆژاوی بەکاربێنی دەڵێن زۆر باشە هەیتمان دەڵێن بەس نەڕی لە تابقی سەرەیە لە نهۆمی سەرەیە دەرێ بەرێوەڵڵا ئەوە ژێکە لە گرفتەکانی دیکە مەسەلەن ئەوە بەداخۆ ینی ئەوە گرفتیان دکتۆر بۆ تاوالێتی غەربی هەر بۆ پێما بێ بۆ حاملە بۆ ئافرەتی دووجان ببوورە مام بۆ ئافرەتی دووجان بەخۆ ئێستا سوودەکان و زیانەکانی بکەین تەوان باسی نەکەین بەسەر بە شوێکی گشتی چکە وەخت با ئەو پامەش نەگا کە ئاودەستی ڕۆژ هەڵاتیش خراپە لە بۆ تەندروستی خراپ نییە لە بۆندە حاڵەتی هەیە زۆر باشترە لە ڕۆژ ئاواییەکە بەڵام بۆ ئەوانەی بەتەمەنن ئەوانەی گرفتی جومگەکانیان هەیە ئەوانەی بڕبڕی پشتیان مشکلیان هەیە ئەو تەبانەوەی دیکە باشترە تەسەورەکەم بۆ ئانش کە زۆر داڵغەر لێن لە تاوالێتار خراپ بێ ئەوانی کە با بڵێن گرفتی خری خۆڵیان هەیەوانە تەوان فەرقی هەیە باشە با لەگەڵ کاگەندرێنە قسێ بکەین کاک ئەفو کاک دەریاگەردی ئەندازیار کاک دەریا سڵاوە لێبێ ئەمە یەک پرسیار بکەم ساڵان لە کوردستانە تەوالێت لە سوچێکی نەک هەرماڵەکە لە سوچێکی حوشەکە لەو حەیەکی خراە سەر و گڵۆپێکی زەردی پێوە بوو هەر زیڕەتە کرشەوان هەر نەتوێرا بچی ئێستا سەقافەی تاچی کورد گۆڕاوە بەرامبەر ئەمە مەسەلەن تاوالێت تا چەند احتیمان بە تاوالێتەیە گەورەی کردووە بچووکی کردووە هەریا هەر بە عەقڵەکەی جارانە و لە سوچێکی ماڵەکایە فەرموو بەڵێ ڕاستە ئێمە چەند ستانداردێکی عالمیمان هەیە بەنسبەت توالێت ئەویش مەتر بە مەترەکوونیوە دەتوانین ئەوە بەنسبەت مرافقی غەربی مرافقی شەرقی لە کوردستان ئێمە لە مەتر بە مەترێک زیاتر دروست ناکەین ئەویش هۆکارەکە دەگەڕێتەوە سەر ئەوەی ساحب ماڵەکان ساحب زەویەکان داوامان لێ دەکەن کە نەخشەکەیان بۆ داڕێژین ئێمە وەکو ئەندازیار کە تەڵەبمان لێ دەکرێت ناچارین کە توالێتەکان لەسەر داواکاری ساحب زەویەکە بیکەین بە دەرەوە ئەویش لەبەر کێشەی زێرابمان هەیە بۆن دروستەکە لە ژوورەوە ناچارین بیکەین بە دەرەوە ئەوانەش تەڵەبیاتی خۆیەتیان بەس کێشەیەکتر لەو حالتە هەیە لەبەرچی مەساحەی توالێت بچوک دەکرێتن مەساحەی توالێت لەوەی بچوک دەکرێتن ئەوەش دەگەرێتەوە سەر تەوزیعکردنی زەویەکان بە پێی پێویست نین ئەگەر بە پێی پێویست زەویەکان تەوزیع بکرێتن دەتوانین مەساحەیەکی زیاتر دامنێن بۆ توالێت
لە بەروی پێویستەکان زیاتر هەن لە توالێت لە وڵاتە ئێمەکە بەنسبە ژووری نووسنە ژووری دانیشتنە ژووری چێژ لێنانە ژووری میێوانە ئەوانە زیاتر گرنگیان پێدرێتن نەک لە توالێت کێشەکە دەگەڕێتەوە سەر ئەوەی بۆیە توالێت مەساحەتی کەین بەردەکەوێتن زیاتر مەحاڵ دەکەوێت لە شوێنێک بیتن شوێن دەگرێتن کە ئەگەر توالێتێک دروست بکرێت لە ناو بینایەک لە ژوورۆ دروست بکرێتن ئەوانە زیاتر مەحاولە دەکەن کەمتری مەساحب دەنێ شوێنی لێنەژێتن شتی پێویستتر هەیە زیاتر لەوەی وەکو لە بمباسکردن ژووری نووسنە ژووری دانیشتنە ژووری چێژ لێنانە ژووری میێوانە ئەوانە زیاتر ئێتمامە پێدرێت نەکتوالێت. سپاس. کێشی بەبییر هێنامەوە دەبێ بەڕاستی کە باستان دەرەکەی کرد مەترێک بە مەترونی و مەرزنی هەموو هە لەسەر ئەو ستاندەرە زیان منیش تۆزە تێبینیم هەبوو ینی بەڕاستی تێبینیم هەیە بۆ ینی ستاندەری زیانی ئەوە بێ ژووری ئینفرادی هەر ئەمە هەر بەدیخانەیەکە با پێت بڵێم لێرە پێشنیاز دەکەم لە بەرنامەکەتەوە با ئەوە ڕووی دەم ئەکەمە شارەوانی هەموو پارێزگاکانی کوردستان تەنانەت شار و شارکەکان و گوندەکانیشەوە تەنانەت ئەو نووسنگانەی کەوە نەخشەش دەکەن و ئەو کەسانەی پارەیانی خانیش دروست دەکەن تکاتان لێ دەکەم چەند گرنگی بە ژووری نووسن دەدەن چەند گرنگی بە ژووری چێشخانە ناندین دەدەن و چەند گرنگی بە ژووری میێوان دەدەن ئەوە دەشگرنگی بە دەبلۆسیەکان و ئەو دەستخانەکان بدەن لەبەرچی چکە بە ژیانمان دابش کرد ئەو ماوەیە تۆ لە زیاتی کە لەوێ بەسەر دەبێت با لە شوێنێ بۆ لە بەندیخانە بەسەر بێت باشە هەڵبەتە نمونەیەک دکتۆر فەرات پیرباڵ من کە چوومە ماڵەکەیەکێک لەو شتانی کە بە ساڵی پار بوو وەڵا زیاتریشە کە چوومە ماڵەکەی یەکێک لەو شتانی کە زۆر سەرنجی ڕاکێشام هەموو شادەکانی لە تاوارێت هەڵواسی بوویانی بەڕاستی هەموو شادە و کەسە دڵسۆزەکانی و ڕسمەکانی هەمووی لێ دانابوو لەبەرەوەی ئەڵێ کە زۆرترین بەکارێنان نەمێ کۆمنتێکم بۆ ئاڤان خان نامەیەکم بۆ هات خانمێک بوو لە زانکۆ لە زانکۆی سەلاحەدین بووە ئەیوت من و یەک دنیا هاوڕێکانم لە زانکۆ بەشێکی زۆرمان تووشی نەخۆشی گورچیلە بووین لە بەرەوەی کە ڕۆمان ناهاو بڵێ نەچین بۆ توالێت ڕاستە ئەمە بەڵێ من خۆشم بەسەرم هاتۆ بیرمە لە یەکێک لە قۆناغەکان تۆ نەبووێتی نامۆ نردبێ تووشی گورجیلە بوو بێ سەری خۆت کاتێک دەستم هەڵبڕی وتم وتیان دانیشە بۆچی هینە تۆ لە زانکۆی ئای بەخۆ لە قۆناغی ئامادەی و سەرەتاینی وتم پێویستم بە دەرەوێت جاری دووەم کە تیکرارم کردوتم پێویستم بە توالێتە بەشێکیان زۆر پێم پێکەنین ویان زانی من تەریقە بمەوە بەڵام تەریق نەبوومەوە لە بروی من پێویستم بەوێ بڕۆم بۆ توالێت کەواتە بۆ کچەکانیش هەروە ئەمە شتێک نییە چۆن ئەڵێ ئایبەیتیا بێ یا خۆتین خۆیان ئەبێ و جورئەتە پێیەکەن ئەم هینە جورئەت پێیاکردنە ئەچێتە ناو ئەوەی ئێمە پێویستمان بە شۆڕشێکی کۆمەڵایەتی هەیە بۆچی ئەبێ من لەم شتش خۆم جیاکەمەوە زۆر ئاساییە با من لە ناو 50 پیا بووم بەڵام من پێویستم بە توالێتە ئەی بەقەلەقی دانیشم ئەی تووشی گورچیلە بم تووشی چەنی نەخۆشی تر بم ڕەنگە دکتۆر باشتر بیزانێت بەڵام ئەمە ئەگەر لە زانکۆ ئەی لە شوێنێک کە هەر توالێت نەبێت وەکو لە راپۆرتەکە بینیمان زۆر جار ژنان ڕووبەڕووی ڕەنگە دەست باشەگەر لە ناو بازاری هەولێر لە ناو بازاری هەولێر تاوالێتە بێت چیەکەی هەڵبەتە نەکەولێر لە سلەیمانیش لە دهۆ بەڵێ کەمە ئەگەر هەش بێ ژمارەیان زۆر کەمە بەڵام کەنیە ناچاری تۆ لەوانێت لە نیوەی بازارکردنەکەت پێویست بە توالێت باشە دکتۆر با پرسیارێ بکەم ئەفو بسێلای دکتۆر بە زۆر بە کورتی چەندە لە هەندێک شار هەیە یعنی بۆ نمونە ئێستا لە شەقلاوە لە مزگەوتی گەورەی لە سلێمانیش هەیە تایبەت بە ئافرەتان هەیە ئەمە گرینگە ینی ئەوەش بابیتە پێشنیاز ڕاستە لە هەولێریش هەڵبەت هەیە لە سلەیمانیشێ دکتۆر هەر لە ڕووی سەحیەوە ئینسان چەند سەعات جارێ پێویستی بە توالێتە طبعاً کەس لۆ کەس دەگۆڕێ فەرقی نییە هەموو کەس وەکو یەک نییە دوایە بەپێی خۆشی بەپێی تەمەنەوە بەپێی نەخۆشیە بەپێی ئەو خواردنەی دەیخوا پێی پێداویستە مەسەلەن نازانم من دوو توالێت هەیە توالێتە با بڵێن سووکەکان کە خۆمان پێڵێنەوەی بە ئاوشتە ئەوە چەندی بەخۆی وەک دەڵێ ئیشی گەورە و کچکە هەیە ئیشە پسکۆلەکەەوەی بە ئاوشتە ئەوەی کە بە ئاوە چەندە ئاو زیاتر خۆی پێویست زیاتر پێویست پێ دەبی طبعاً کەسێ لەوانەی خلالی دوو ساعات جارێک پێویستی پێ دەبی طبعاً جیاوازیش نێوان با بڵێن ڕەگەزی نێر و مێش هەیە مثلەن بە حکمی ئەوەی کە بۆ ڕیمی زڵدان مثلەن لە پیاوان درێژترە
لیافرەتان کورتترە ئەوان زووتر هەست پێ دەکەن ئەوان زیاتر پێویستیان پێ دەبێت کە مەفروزە لەناو کۆمەلگا هیوان زیاتر دابین بکرێنەوە لەوەی پیاوە زائیدەن شتێ بکەن هاشتاگی بکەن. زائیدەن وەکوتمان ئەوی دیکەش بە ئیشە گەورەکە ئەوەش کەسێ 3 ڕۆژ جارێک پێویست پێ دەبی 8 ڕۆژی 3 جار پێویستی پێ دەبی ئەوەش سێژەم خواردن ئەوەش تەسیر دەکات پێی زیندە چالاکیەکانی پێی زیندە چالاکیەکان و شێواز هەندێک لێدوانمان وەرگرتووە لە شارەکانی کوردستان هەڵبەتە تۆزێگەمانەی بەرنامەکە گەورە بێن هەندێک لێدوانمان وەرگرتووە لە شارەکانی کوردستان قسەیان لەسەر تاوالێت بزانین چییە فەرمون. ئەوەی بەکاری نێنە بەخچاکە لە ماڵشەوە هەروە یعنی بەدزیترین شت کاچی بۆ تەوالێت پاک و خاندی لە ژووریمانە بێ پاک و خایەن دەبێت ئەکەوێتە سەر من و ئەوانەی کە لێرەدا ئەنیشن وانە ئەبێ بزانن چۆن ئەو شوێنانە بە پاکی ڕائگرن چونکە وەکو ماڵی خۆ دوایە تۆ فترەیەک 3-4 سعاتی لە کافتریایەکەدا ئەنیشی ئەبێ ئەو شوێنش بپارێزی وانە چونکە فەرقی چییە فەرقی ماڵی خۆت و ئەو شوێنە چییە ئەبێ ئێمە بیپارێزی خەڵکو خاوێنی ڕنگانەوەی ناخی مرۆڤ بیرکردنەوەی چۆن بێ ئینتیمایی چۆن بێ لەگەڵ سروشتا لەگەڵ خۆیان چەندە خۆی خۆش بێت ئەوەنس دەوروبەر و ئەو شوێنانەی خۆشوێکە بەکاریێنە ئەڵێم ئەوەی پاکخاوێنی تەوالێت ڕانەگرێت ناخی پاک نییە ئەبێ ناخی خۆی پاکاتەوە ڕۆژاتوانێت تەوالێت پاکی ڕاگرێت. من خۆم سۆتفەی وام کردووە کە ئەچم بۆ تۆیڵێت کچێگێتە دەرەوە کە بەڕووکەش کەسەکە ئەبینی پرسناڵەتیەکی باڵای هەیە ئەتوانی بڵێ باڵای هەیە و جسمێکی جوان و جلوبەرگێکی کەشخەی لەبەرایە بەڵام لە عینەن کاتە ئەچیتە ژوورەوە سیرەکەی ئەم کەسە تۆیلەتەکەی بەکارهێناوە بەسیترین شت کە ئەبوایە بیکردایە کە هی خۆیەتی فڵەشی تۆیلەتەکەی نەکردووە. ئەگەر بەڕای من زۆرینەی شوێنەکان ئەگەر تۆیلەتەکەی پیسیش بێ بەدڵنیاییەوە خەڵکەکەیە کە زۆر کەسەیە بەداخەوە ڕۆشنبیری کاک کەمە لە پاک و تەمیزیە. تەوالێت بەکارهێنن بەڵام پێش بەکارهێنانی تەوالێتەکان ئەو کلێنکسانەی کە لە ڕاڕەوی تەوالێتەکان بەکارهێنراوە بەکاری ئێنە بۆ پاکردنەوەی تەوالێتەکە دواتر بەکاری ئەهێنم چونکە هەندێک کەس کە تەوالێتەکان بەکارێنێ بەڕاستی زۆر بەداخەوانێ یعنی تەواو پیسی ئەکا تەڕی ئەکا و کۆمەڵێک نەخۆشی گواستراوەش هەیە کە عنی ئەو نەخۆشیانەی کە ئەگوێزرێنەوانێ لە ڕێگەی تەوالێتەکانەوە بەکار ئەهێنرێت بە تایبەتی تەوالێتە غەربیەکان کە ئەگەری هەیە لە ڕێگەی میسکردن و پیساییکردنەوانێ ئەو ڤایرۆسەیان خود ئەو بەکتریایە بچێتە سەر تەوالێتەکە و کەسێکی تر ئەچێتە ئەو شوێنە ببێتە هەڵگری ئەو نەخۆشیە. عیبێمی کە دادەنیشی ئاوی پێدا ناکات دێتە دەرێت جغاری لێ پێ دەکا وکە جغاری فڕداتە ناو کە تەوالێتەکەی ئەوە دەگیرێتنەوە دەی بڕ خاوێنی بایم بن ڕاستی کەسا لە پرسەی دەرەکردی دییانەوە دەبلوسەکان سەفەریەکان هەمووی بیسا هەمووی پڕبوویتەوە عالەمەکە خاوێن نییە ڕێزمێ لە بۆیان دەبی خاوێنی لە ئیماندایە النەظافة من الإيمان. والله تدەوەی پاکخاوێن ڕای نەگرێ مەگەر خۆی حەزی بە پاکخاوێنی نەبێت بەتایبەتی توانێتەوە پاکخاوێن ڕانەگرێت. یەکێک لە لێدوانەکان زۆر ڕاکێشە وتیەوەی کە ئەوەی دەرونی ناخی پاک نەبێ ئەوەی ناخی پاک بێت تاوالێتەکەش بە پاچی ڕاگرێ ئاخر قسەمان هەیەکی دەروون و دڵت پاک بێ ڕواڵەتت پاک بێ دەبلوسیەکەشت پاک دەبێت ینی دەبلوسیەکە کە من هاتمە دەرەوەی ینی کاتی نە دەرەوە دەروونجان شوێنەکە ڕەنگانەوە ئەوە زیێدەڕۆی و ڕێکنام نەبێ بۆ خۆم هەر کەسێک دوای مسێتە دەبلوسی قازازەکە یەکەم زادەی شۆم پاش ئەوەی کە پاچی دەکەمەوارێکە لە شوێنی خۆی باسی دەسەسڕی کرد دەسەسڕ شوێنی تایبەتی خۆی هەیە تا ئێستا نازانین چۆن بەکاری بێنی. باشە قسەی ئەخیر دکتۆر 3 دقیقە هیوادارم ئەوەی گوێی لەو بەرنامەیە دی لەوە دوای لە خۆی دەست پێ بکە تاک لە ماڵ پیاوە ژنە مناڵە خوشکە برایە مامۆستایە فەرمانبەرە با لە خۆمان دەست پێ بکەین
ئێستامە لێ چار کەسی تو ئەو پێنج کارەمانکان دام و دەستگاکە ئەوەی ئێستا دەمان بینی هەمووی با لە خۆی دەست پێ بکە ڕاست زین چەند ماڵ دەگۆڕین ئەو ماڵانارێکە دوای چەند ماڵکە دەگۆڕی ئیشەکەش قرز نییە شار دەگۆڕی جیهان دەگۆڕین بەس با لە خۆمان و دەست پێ بکەین دەستکایە با دەست پێ بکەین دەستخۆش ئاوان خات ئەگەر ئێوە بەرنمەیەک بێت من ڕۆژانە پۆستم هەیە بەهۆی هاشتاکەکەمەوە توالێتی خانەن بەیانیان ئێواران هەر کاتێک بێ هەر شتێک کە ببینم یاخود هەر شتێک کە بۆم ئەنێرن قسەی لەسەر ئەەکەم بەردەوامی شەبم لەسەر ئەو هاشتاگە هەر هاوڕێک هەر کەسی تر ئەوێ لەگەڵ ماڵە قوتابخانە بێ لە زانکۆ بێت بمانەوێ بەیەکەوە گفتوگۆ بکەین یان سیمینار بکەین ئێمە ئامادەین تەسەورەکە مامۆستا و دکتۆر هەمومان هاوکار بین بەیەکەوە ئەگەر هەمومان هاوکار بین بەیەکەوە تەسەورەکەم ئەم شۆرشە ئەم هەڵمەتە ئەتوانێ شوێنی خۆی بگرێت و ڕۆڵێکی کاریگەری هەبێت و دەستخۆش بۆتەوە زۆر سواز بۆتەوە دکتۆر جان بێگومان هەموو دیاردەشی کۆمەلگا بە با بڵێن هەنگاوێکی چارە سەر دەست پێێتەکە و هەنگاوەژەوەی وەکو گوتمان ئەمە ڕۆژانە دووساری و کێشە دەبمەوە یعنی لەگەڵ نەخۆشەکانمان توش دەبینەوە کە پێی دەڵێ ئەو شێوازەی بەکاربینەوەی بەکارمێنە لای زشتشی زۆر زەحمەتە دووەم شێت لە بەداخەوە لە قوتابخانەکان زۆر پەروەردەی منداڵەکان زۆر باشتر لە زانکۆکان چکە لە قوتابخانەکان منداڵەکە زۆر پێ ئاسایی برێ مامۆستا دەسمە توالێت زۆر پێ ئاسایە بەڵام لە زانکۆ زۆر دەر مامۆستایان بەداخەوە مامۆستانی زانکۆ ڕێگە دەبن ئەوەش یەک لە جەماعەتەکەی کە تووشی نەخۆشی گورچی لە کاک حاجی ببوورە تۆزێک ڕەنگە وکو پێویست قسە نەکردێ بەڵام هەموو کەسمان ئێمە هەمومان کە لێرین کەسمان بەقەرتۆ لەو معاناتانین کە و هەمومان حەزەکەین قسەکانی هەمومان پشتگیری و سەپۆرتە بۆ تۆ من لێرە کە سەیری تۆکەم بەڕاستی من بۆ خۆم تەریقە بمەوە کە چ ئینسانێک هەیە کە پاژماوەی خۆی جێبێڵێ و پیاوێکی پیاوانیەکو جەنابێ پاچیکاتەوە ئاخر قسە چییە؟ ئاخر قسەم هیوادارم ئەوەی جێ لەو بەرنامەی دەبێ بەڕاستی بە کوردەکەی تۆ بەچی نەسوح بکات تۆبەی بۆ بکە بەڕاستی یعنی خەڵکی کورد یعنی بەعام خۆی بە مسەقەف دادنم سەقافەت و واینە و یعنی مسلمانەتی لە چێ دینداری و سەقافەتەکەت لە چێ نەبێت دەسەکانە خۆش بێ من هەڵبەتە بە سەپۆرتی یەکێک لە لێدوانەکان کەوتی ئەوەی کە تەوالێتەکە و جێماوی ئەوەی کە جێڵی بریتێ لە خۆت نمونەیەک برادێک لێرە نمونەیەکی باس کروتی پەرلەمانتارێک لە حملەی انتخابات هەبوو بانگەشەیەکە لە شاشەکانەوە ئەکەین و ئاچین و نازانم چی و برادێکی ژویستە بووی دەنگی پێ باس وتفە لە شوێنێکا بەریەکتری کەوت بوون تەوالێت بۆ هات بۆ دەرەوە چۆنی چاچی و ئەم خۆی کردبوو کە خۆی کردبوو بە ژووراسێری کرد بۆ ئەو جێی خۆی پانە کردوتەوە وتی ڕێ قەرارما دەنگ بە حیزبەکەش نەیەم نەکدەم باشە ینی هەر وتی قەرارما دەنگ بە حیزبەکەش نەیەم نەک بە ئێمە یەک گرینگە لەو کات نەماوە نیو خولەکەم بدەی نیو خولەک سرکە با واز لە قسە بینین باز لە دروژم بینین بیکەینە کردار ئەوەتەوە کردار ئەوەتەوە دەسەکانە خۆش بێ زۆر گەورەتان کردینەوە ئێمە هەر برێک کردار بۆ پاکردنەوەی خۆمان لە پێشە مشت ئەمە بەرنامەکەمان کردداری دێت دەستخۆش زۆر گەورەتان کردم هاتنتان ئەوە ئێمە نزیکی یەک کاتژمێرە باسی تاوالیتەکەین هەر هەمووشمان یەک دنیا قسەی ترمان ماوە یەک دنیا شتی ترمانتیایە کە هەستەکەین حەقی تاوامان نایەوە بە بەرنامەکە لەبەرەوە زۆر خۆشحاڵ بووم یەکەم بەرنامەی دەروون و دیاردە پێشکەش کرا تا بەرنامەی ئایندا گەورەمانەکەن خۆشحاڵ بووین لەم دیاردانەوە دەست پێکەین و پێشم خۆشە هەج بە ڕێزێک هەش دیاردەیە کشکە بادیان هەش دیاردەیەکی کۆمەڵایەتی ئیزعاجیەکات لە ڕێی ئەو لینکانەوە کە پیجی تایبەتی خۆمە لە سۆشیال میدیا دیاردەکانمان بۆ بنێرە گەر دیاردی شخصیش بێ ئێمە لە بەرنامەیەکی ئاوا گەورە تەوزیفەکەین و زۆر گەورەتان کردین و اینجا بە نمونەی تەلبەنەکەش ئەوەیە ئەو دیاردە پیسانەی کە باسمان کرد لێرە جێ بێڵین و پاکەکە بەرینە دەرەوە گەورەتان کرد.